پشتی کونسەی تەباخە ساڵە 2014 قەزا شنگال کەفتێ دەستێ تیرۆریستên داعشدا لەوی دەمی بەتر 6400 هاوڵاتیان ئێزدی شنگال ژژن و زارۆک و زەڵامان کەفتە دەستێ وان تیرۆریستەدا هەرچەندە پشتی هنگێبڕێکن جودا جودا هەندێک هاتن ڕزگارکردن لێ کەسوکارێن وان ڕەواندیە چاوەڕێی ڕزگارکردنا مووسڵ بوون کوتێدا کەسوکاری وانژی بێن ڕزگارکردن لێ لە ڕزگارکردنا مووسڵ تنێ نزیکی 20 کەسان هاتن ڕزگارکردن و ئەوێژی نەڕازی بوونا ئێزدیال پێخۆینا ئەو ژمارە و ما پێزانین هەیل باجێری مووسڵی هەیە و ئەو ژمارە هەدیە ڕزگارکردن نایەتە بەراوردکردن نابێتە سەدێشک لەو ماشک و هەروەکو من ئاماژە پێدایی ئەوەشک نەگرنگیە نەگرنگی پێدانە حکوومەتە عراق فدال في بابەتی دیسان بەری ئۆپراسیۆن دەست پێ بکات ماوەیەکی شک ئەزوو ڕێبەرێ گشتیە کاروبارێت ئێزدیا بەڕێز خێری بۆزانێ مەسەلەدانە سەرۆکی پەرلەمانی عراقی کرد مە فەرمی داخوازیە کرد هەری کاریەمە بێتەکردن چی بۆ بابەتی ڕزگارکردنەوەیان کچوژنە یانشک بۆ قاڵبووکردنەوەیان کچوژنێت هاتینە ڕزگارکردن بەلێ جیە داخەیە هەرچەندە وەعجدا بووماکو هەری کاری بێتەکردن جیە داخێ هەتانەوەش هیچ شێوەیەکی هەری کاریەمانەکە گەلێکیش ڕەبی خۆ مەمنون إنه الحمد لله مش دەستیان خلاص بوون يعني ما بهار نذكر يعني موسى خلاص بن بطريقة مهربة وان أم هاتن ويعني الحمد لله وزد بيجما وانجي بلا بهنا خوف رهكن وسابري بكيشين إن شاء الله أوشكي خلاص من رجع عنها أمد خوازن هر حكومتك هاي السر أستي دولتيجي وسر أستي عراقي وحكومة كردستانجي بأركي خرابي في ڕزگارکردنا کەچ و ژن و خەڵکی شنگالێ ئیکەتە دەستی داعشدا ئەوا 3 ساڵە ماتخواست خەڵکی شنگالێ ئی هاتی کەتە دەستی داعشدا دەڤرا ئەمووسلێ و لێ تلەحفەرێ و لێ بەشێکی شنگالێ و بەعاج و وان منتەقا بێنە ئەدیتن و الکەس و کارت خوا ڤەگەڕین بێنە ئەمالت خوا لەوڕا هاوڵاتیان ئێزدی بگشتی و کەسوکاری ڕەواندیا بتایبەتی داخوازش هەفپەیمانیال دژی داعش دەکەن پتر خەمێ لە ڕزگارکردنا بەتەش 3000 هاوڵاتیان بخۆن داکو ji زڵم و زۆردارییا داعش ڕزگار بن و بە کەس و کارên خۆشی شاد ببن شێروان خدر کوردسات نیوز خانکێ